داوا لێبردن لە ماڵی خوا لە خۆش بوو کاک مححمودەکەم خۆی و کچەکانی و زاواکانی کۆتایی پێهات من هەڵەبجە بەجێ هێڵم و بەدڵ شکاویشەوە ڕۆم پێت بڵم کاک کوردوانیان پێت بڵم کاک هاوڕێ بەدڵی خۆتان من ناوی کردەوە ناوێکی جوانە هەڵم ژاردووە کە کتابی ڕسمیشم کردووە بە وزارەتی ناوخۆ لەسەر بەغا کە هاوڕێ بکرێتە کوردەوان واتە کوردەوان هەڵەبجەی تر پێویست ناکە من کوردەوانێکی تاقوتەنیایە و هیچ عیلەیەکی نییە بە تاقوتەنیا دەسم بەم کەیسە کرد و هەر خۆشم داشم خۆست کۆتایم بەم سراعە هێنا دوایەوەی لە 23 ساڵی 2023 هاتم دۆسیەکم کردەوە لە بەرامبەر ماڵی بەڕێز خوا لێ خۆش بوو کاک مححمود بۆ ئەوەی ئیسپات نەسب و نەفی نەسەبم بۆ بکرێت لە کەرکووک دۆسیەکەم بەلا ڕێیاڕۆی کە دۆسیەکەم بەلا ڕێیاڕۆی پێم خۆش بوو دای بخەم زۆر ماندوو بووم بە هاتوو چۆکردن زۆر ماندوو بووم بۆ ئەوەی سیراع دروست بێ ڕۆژنامەنووسەکان پەیجەکان خەڵک زۆر قسەی ناشرینیان لەسرم کرد بەڵکو لە باتیەوەی پشگیریم بکرێ ینی تانیان لێمەدا خەڵک بە غەڵەتی ئەگەیشت هەر کەسێکیش لە ڕێم کەناڵەوە هەر گەنجێکەوە هەست بکاون بووی ئەم هەڵەبجەیە من ببینێ باوڕ ناکەم بگەڕێتەوە لە برەوەی هەر مننا کام لەو گەنجەون بووانە کە گەڕاونەتە هەڵەبجە جێگای دەستیان دیار بۆ یانەوە تا نیشتەجێ ئەم هەڵەبجەیە بۆ بێتن من بۆ ماوەی 3 ساڵە لە 2023ەوە تاکو ئێستا من لەم هەڵەبجەیە بوومە ماڵم لە گۆرانستی بووە ڕێکخراوەکەشم لە ناو شار بووە بەڵام بە باشم زانی کۆتایی بەم سراع بێنم هەم ڕێکخراوەکەم کۆتایی پێێنا دامخست هەم خانۆکەم تەسلیمی ئەو کەسانەکە کە وەکو دیاری دابوو پێتم دیارەکەشم گەڕانەوە داوا لێبردن لە ماڵی خوا لێ خۆش بوو کاک مححمودەکەم خۆی و کچەکانی و زاواکانی هەروەها داوا لێبردن لە مامۆستا محەممەدەکەم کە مامم بوو بۆ ماوەی ئەم 3 ساڵە بەڕاستی هیلاک بوون و ماندوو بوون بەڕێز ئەم کەیسەوە کۆتایی پێهات من هەڵەبجە بەجێ هێڵم و بەدڵ شکاویشەوە ڕۆمەوە بۆ کەرکووک بەڵام بیرتان نەچێ هەمیشە شانازیەکەم بە هەڵەبجەی بوونی خۆمەوە من تا ئەمرم لەم هەڵەبجەیە ون بووم و گەڕاشمەوە بەڵام بە شێوازێک نەگەڕامەوە کە من دڵخۆش بووم بە شێوازێک گەڕامەوە کە دڵ شکاو بووم سەربەرزم ئەڕۆمەوە لەگەڵ ماڵ و مناڵەکەمە لە کەرکووک ژیان دروست دەکەینەوە لە کەرکووک خۆمان پێکەێنینەوە هیوادارم لەمڕۆ بە دواوە کەس نان و پیاز بە کەیسەکەی منەوە نەخوات و کەسیش نەڵێ کەیسەکەت چی لێ هات کەیسەکەت بۆ چۆڕۆی کەسەکەت چی بەسەر هات کەیسەکە کۆتایی پێهات بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی پێهات توش لای خۆتەوە دادخستۆ لە لای منیش کۆتایی پێهاتووە ئەو ماڵە بەڕێزەش بەڕێ خۆیان و منیش بەڕێ خۆم و خواحافیزیان بێ عیلەکەت ئاگادار کردەوە عیلی کاک مححمود چکە لەگەڵ کچەکانیانە هێشتا هەر پەیوەندیتان هەبوو بەیەکەوە هیچ پەیوەندێکم نەماوە لەگەڵ کەسە نانە لەگەڵ کەس لەگەڵ هیچ کەسێکە تەنانەت لە ماڵی کاک مححمود و لە ماڵی هەردوو لە هیچ پەیوەندێکم نەماوە لەگەڵیانە لە بەرەوەی حەزم بە سراع نەبوو سراع دروست بوو قسە ناخۆش دروست کرا دڵشکاوی دروست کرا حەز ناکەم ئەوان عاجز ببن و حەزی ناکەم منش عاجز ببن ئەوان بەڕێخوان منش بەڕێخم چمە شاری کەرکووک و ژیانی ماڵ و مناڵەکەم پارێزراو بێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانی شەکەم ژیانی خۆم و مناڵەکانم پارێزراو بێ لە شاری کەرکووک